ژمارەیەک جوتیاری گوندەکانی سنووری تاسلوجەن لە نزیک سلێمانی و خۆیان دەڵێن کەسانێکی بەرپرس دەستیان کردووە بە داگیرکردنی زەویەکانیان و زیاتر لە 1500 دوانمیان لێ داگیر کراوە و تەلبەند کراوە و خۆیان دەڵێن ئەوان لە 2006 50 دوانمیان بە کەسێک فرۆشتووە، ئەویش بە کەسێکی دیکەی بەرپرسی فرۆشتۆتەوە. ئێستا ئەم بەرپرسە دەستی کردووە بە داگیرکردنی زەویەکانیان. طبعا ئەم کێشەی ئێمە تقریبی 3 ساڵە لەگەڵ کەسێکا لەم منتیقا بەرپرسە لەم منتیقەیە. ئەم عەرزانەی کە تەلبەند کردووە یعنی کۆمەڵی عەرزی تەلبەند کردووە و تەنها 52 دۆنم عەرزی کردووە، زیاتر لەوە نییە. بەنای ئەم 52 دۆنمە عەرزەوە هاتووە ئەم شاخ و داخی بە کاملی تەلبەند کردووە. خۆتان پێتان فرۆشتووە؟ 52 دۆنمەکە ئێمە کات خۆی بەڵێ خۆمان پێمان فرۆشتووە، بەڵام ئێمە بۆمان نەفرۆشتووە، بە کەسیش کەمان فرۆشتووە، بە کەسیش ئەو لە کەسیشکەی کڕیوە. ئەم تەواوی ئەو شاخی هەمی تەلبەند کردووە، نا عەرزی زەراعی هێشتووە، نا عەرزی بڵێ ئەو شاخەی هێشتووە، ئاوی ڕاکێشاوین بەناو مڵکی ئێمە کارەبای ڕاکێشاوە، بەناو مڵکی ئێمە جادەی ڕاکێشاوە. جگە لە ناو تەلبەنەکەشا زیاتر لە 50 دۆنم عەرزی ئێمە تاپۆ کە بەناو باوکمانوێ بەناو باپیرەمانوەیە، ئەم پیاوە تەلبەنی گرۆژ حسابمان بۆ ناکەم، مەساحمان ناوردووە بڕواتان بێ. ئەوان داوا دەکەن لایەنی پەیوەندیدار ئەم سەرپێچیانە ڕابگرێت، چونکە وە خۆیان دەڵێن تاپۆی ڕەشیان هەیە. زەویەکان لە سنووری 3 گوند و ئێستا هیچ مەودایەکیان نەماوە بۆ لەوەڕاندنی ئاژەڵەکانیان لەبەر تەلبەندکردنی زەویەکان. زیانی چەندتان بەرکەوتووە؟ وەڵا زیانی زۆر ئەوە بەیە شێغڕەش خۆیەتی کانیزنەیە تاپەڕەشە، ئەمە سنوور هەر 34 داگیر کردووە، هەر هەمی تەلبەند کردووە. ئایا حکوومەت بۆ ئەو هەیە بۆ ئێمە نییە تەلبەنیکەین؟ جاران نەیەش ئێمە سەخەرێکان بکێڵین. ئەهاو لە مدیر ناحیەوە شکاتیان لێکردین و لەگەڵ مدیر ناحیە ئێرە وەڵی هیچی قسەمان کردووە بەزەوەی کاکە هێز و چەکی هەیە. بەداخۆی سە کەسێ هاتووە سیازی کردووە، هیچ کەس لێی ناپرسێ. ئەگە کەس لێی نەپرسێ یانی دیارە یاسا لەم سەرچادەیە یعنی حکومەت و یاسا و هەموو ڕۆژە شارەوانی لێرە هاتو شۆگا ڕۆژی بڵێم دەکرد ئەگەر شارەوانی ئەمە نەبینێ ئێستا من دەچم لەسەر یاڵە خانوویەکەکەم هۆدەیەکەکەم شارەوانی بەیانێکاتە سەرم، بەڵام خێرە ئەم دەشت و دەرە باوەشی پیا کردووە کەس نایەتە سەری. ئەمە یاسانیە شارانی یاسانیە لە وڵاتە خۆ بێت بپرسێ بڵێ ئەمە چییە مەسەلە چییە؟ ئەم زەویزارە بۆ باوەشی پیاکراوە گیرا خۆ هیچ نەکڕاوە. داوا لە بەرپرس لە حکوومەتەکەم، داوا لە بەرپرسی ئەم زۆنەیەکەم، داوارێکم بێتە سەرخەت بە کێشەی کۆمەڵاتی ڕوونەدا. ئێمە بۆیان ئەم گردبوونەوەیمان کردووە کێشەی کۆمەڵاتی ڕوونەدا. ئەگە کێشەی کۆمەڵاتی ڕوویداوە هیچیان نامێن. ئەگەر حکومەت دایەتی بەم هاوڵاتیە بۆ دایەتی بۆ نایداتەوە بە ئەمە ئەو ئەگەر نەشی داوا پێ فەرموو بێتە سەرخەت بڵێ بۆ ئەمە داگیر کردووە. پێیام لەسەر گرفتی ئەو هاوڵاتیانە پەیوەندی کرد بە شارەوانی سلێمانیەوە، بەڵام وەڵامی پەیوەندیەکان نەدرایەوە. دانیشتوانی ئەم گوندانە دەڵێن لە هەر دەرگایەک دەدەن گوێ لە داواکاریەکانیان ناگیرێت و پشتگوێ خراون. ڕامیا عوسمان، کەناڵی پێیام، سلێمانی.